لە سەروبەندی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق هەندێک لایەنی عێراقی باراستەی دواخستنی وادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکە لە عێراق کار دەکەن. شارەزانی هەڵبژاردن لە کەرکووک زیاتر لە هۆکارێک دەبینن لە پشت هەوڵی ئەو لایەنە عێراقیانەی باراستەی دواخستنی وادەی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کار دەکەن. ئەوەی دەیەوێ ئەمە ڕژاردنانە دواب خادوو و مەرامیەیەکی چانەوەی ئەحزابی دەسەڵاتداری ئیسلامی شیعی لە عێراق دەیانوێت ئەو دەسەڵاتە گەورە و فراوانەی لە ئێستەیە هەیەە لە دەستیان نەچێ. بەشی دووەمیەوەیە لە ڕێ ئەم مزایدە سیاسیەوە ئەیانوێ شتێک بەدەست بێنن کە بۆ داهاتویان دەستکەوتێکی حزبی بێ بۆ خۆیان. بەشێک لەلایەنە شیعەکان زۆر جەخت لەواکەنەوە هەم لە دەسەڵاتان هەم لە شەقامان ئەیانەوێ بەم ئاراستەیە داواکردن یا پێشکەشکردنی داواکردنی تەجیلکردن و دواخستن بەشێکە بۆ پێم وایە بۆ سۆزی یاخود جوڵاندنی عاتیفەی شەقام لە ئێسادا شەقام ناڕازیە لەم دەسەڵاتێکە. گەلانی عێراق وای دەبینن لە ڕێگای هەڵبژاردنێکی پاک و بێگەردەوە دەکرێت ڕێگەچارەیە بۆ کێشەکانی عێراق بدۆزرێتەوە. بۆیە ئەو لایەنە سیاسیانی کە ئەمڕۆ بە هەر بیانێکدانەیە هەڵبژاردنەکان دوا بکرێت پێم وایە لە ئەنجامی هەڵبژاردنەکان دەترسن و پێشیان وایە دەیانەوێ فترەیەکی زیاتریان هەبێ بۆی یاری بە شەقامی عێراقی گەوتان سۆزی خەڵکی زیاتر بەلای خۆیان ڕاکێشن. بەشی هەڵبژاردننی یەکێتیش لە کەرکووک کە سەرقاڵی ئامادەکارین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک ڕایان وایە دەستێک لە عێراقەیە کاوڵی دواخستنی وادەی هەڵبژاردننی پێشوەختە دەدات. و ئەم هەڵبژاردننی پێشوەختە بەو کاتی کە دەستنیشان کراوە پێم وانێ ئەنجام برێ. هەندێکی پەیوەندی بە مانگەشی مزایدە و بانگەشی حیزب شیعەکانە لەبەر ئەوەی پێویستیان بە کاتێکی زیاترە بۆ ئەوی زیاتر بێنە دەسەڵات بۆی بدەن دەرفەتی کە بخواستنەوە بوتن جێپی خۆیان باشتر قایمکەن و پێناوی مانەوەیانە دەسەڵاتەوە بەشێکیشی پەیوەندی بە کۆمیسیۆنەوەیە ئەوەی کە کۆمیسیۆن پەیوەندی پێ کۆمەڵێک لە کۆمەڵی ئاستایە ئاستی هونەریە ئاستی لۆجستیە ئاستی ئیداریە ئەمانە هەتاکو ئێستا کۆمیسیۆن لە ڕووی مالیشەوە لە ڕووی ئەو پێداویستانی کە هەیە ناتا ئێستا وەکو پێویست نییە. بە پێو زانیاریانی لە هەندێک سەرچاوی عێراقیەوە دزیان کردووە بەشێک لایەنە عێراقیەکان دەیانەوێت هەڵبژاردنەکەی مانگی حوزەیران بۆ کۆتایی مانگی دەدوا بخەن. ڕایەکی شەیە کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا جام بدرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.